پێویستە ئێمەی مسلمان هەر مدەتێک لە ژیانمانە ئەگەر لە ڕۆژە جارێ ئەگەر بکرێ لە هەفتەی جارێ کاتێلێکمان هەبێ خۆمان و خوا دانشین تەسفێ حیساب لەگەڵ خوایە بکەین. هەندێک لە پیاوچاکان دوای نوێژ بەیانیان داناوە حتا خۆر دەرچوون تەسفێ حیسابی خۆیانیان کردووە، دانشتون و ئاوا و تەسفێ حیسابیان کردووە. هەتاڵێن ئیمامی عەلی کە ئەو کاتانە دانشت ڕیشی خۆی ئەگرت بەتەنیا ڕیشی خۆی ئەکرد ئەیوت دنیا بڕۆ خەڵکێکی تر بخەڵەتێنە، ئەی دنیا غوڕی غەیری من تەلاقتم داوە سێ بە سێ بڕۆ خەڵکی تر بخەڵەتێنە. زۆربەی زانایان و پیاوچاکان کاتێلێکیان هەبوو خۆیان و خوا قسەیان لەگەڵ خوایە کردووە، ئەگەر نوقسانیەکیان هەبێ ئەگەر هەڵەیەکیان هەبێ پێداچوونەوەی خۆیانیان کردووە. ها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ساڵی مانگێکی تەرخان ئەکرد هەتا پێش پێغەمبەرایەتیش بۆ خەلوە. ئەو خەلوە من ناڵێم ئێستا ساڵان جارێ لەوانەیە کەم بێ، بەس لە ڕۆژێکە چارەکێک نیو سەعات لە هەفتەیەکە ڕۆژانی جمعە تۆزێ زوو بێ بۆ مزگەوت. من زۆرم پێ ناخۆشە ڕۆژی جمعە دێمە سەر مینبەرەکە 100 کەسێک لە ناو مزگەوتە دوای ئەوە بەرەبەرە خەڵک دێ بۆ مزگەوت. وەڵڵاهی ڕۆژانی جمعە ڕۆژی پێداچوونەوەیە. حەقە ئێمە ئەو ڕۆژانە دانەین لە سەعاتدا پێش ئەوە دوای ئەوە سعاتێکی دوانی ئەو ڕۆژە دانین بۆ خۆمان بین دوای نوێژەکانمان لە بین خۆمان و خوا نێلین کەس بێتە دەورمانەوە قسە لەگەڵ کەسا بکەین تەسفێ حسابمان لەگەڵ خوایە بکەین. بزان لەم هەفتە من چیم کردووە، چەند غەڵەتم کردووە تۆبەی لێ بکەم، چەند چاکەم کردووە زیادی کەم. ئەوە زۆر زەرورە.